کەمی و نەبوونی ئاوی پێویست بۆ ماڵان کێشە گەورە و بەردەوامەکەی دانیشتوانی سنووری قەزای چەمچەماڵە. دەیان ساڵە داواکاری سەرەکی هاوڵاتیان چارەسەرکردنی گرفتی کەماویە. وەک خۆیان دەڵێن حکوومەت بە بەڵێنی هەمەجۆر ساڵ ڕادەسی ساڵ دەکات و کێشەکەش تا دێت قوڵتر دەبێتەوە. پایتەختی شەیدان ناسێنراوە بەڵام بەداخەوە لە سەرەتاییترین مافیە بەش کراوە. یعنی ئەمە چەندین جارە وعدمان پێدرێ ئاڵێن ئاوەکە بڕاکێشی ئاوی گۆبتەبەتەن چەمە ڕاکێشەیە کێشەکەم ئاوی چارەسەر کرێ. یعنی من تێداگەم لەم قەیرانی بێ موچەیە خەڵک چۆن پارەیە بیدا بە ئاو، ینی چۆن ژیان بکە. ئەنی ماڵوە هەیە پارەی تەنکەری ئاوی نییە، ینی چۆن ئاو بکرێت لە کاتێکە ئاو تەندروست نییە. ئاوی بیریش خۆیان دەڵێن ئەمە قسەی خۆیان دەڵێن بۆ خواردنەوە شیاو نییە، خەڵکە و ئاوەشی دەست ناکەوێت. ئێستا لە باشترین حاڵەتدا حەوت تا دە ڕۆژدارێک ئاو دەدرێت بە ماڵان. هاوڵاتیانیش بۆ پڕکردنەوەی پێداویستەکانیان هانا بۆ کڕینی ئاوی تەنکەر دەبەن یاخود ئاوی بیر بەکاردێنن. ئەوەش لە کاتێکدایە زیاتر لە 15 ساڵە بەڵێنی ڕاکێشانی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ دەدرێت بە هاوڵاتیان و سەربارەوەی لە دوو کاتی جادا پارەی پێویستی بۆ تەرخان کراوە، بەڵام پرۆژەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. حکوومەت هیچ پلان و بیرۆکەیەکی نییە بۆ جێبەجێکردنیەوە. ساڵانێکی زۆر ئەم پرۆژەیە قسەی لەسەرکرێەوە لە ساڵی 2008ەوە دیزانی ئەم پرۆژێتەوە بووە کە لەلایەن زانکۆی دهۆکەوە کرا و لە چەند جارێک لە بودجێ حکوومەت هەرێمی کوردستانە بودجێ بۆ تەرخان کرا، بەڵام دواتر نەزانرا پارەکە بۆ کوێ چوو. ینی ئەمە ئەنجام نەدانی ئەم پرۆژەیە کارەساتێکی زۆر گەورەی لەم ناوچێت. کۆمپانیایەکی ئەڵمانی ئامادەی خۆی نیشانداوە کێشەی کەماوی سنوورەکە چارەسەر بکات بە ڕاکێشانی هێڵێکی ئاوی بە قیستی 15 تا 18 ساڵ لەسەر بودجەی حکوومەت. بەرپرسانی ناوچەکەش دەڵێن بە ئەنجامدانی ئەو پرۆژەیە کێشەکە بنبڕ دەبێت تا ساڵی 2047. بمانەوێت کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەرکەین دەبێت پرۆژەی ئاوی گۆبتەپە بێنین. واگەر حکوومەت لە ئێستادا ئەم بڕپارەی ناتوانێت دابینکە 130 میلیارد دینار، ئێمە وەک ئیدارەی قەزای چەمچەماڵ لەگەڵ کۆمەڵک ئەهلی پسپۆڕی ئاو دانیشتوین چەندین چارەسەرمان داناوە. یەک لەو چارەسەرانە بە زووترین کات پرۆژەی دووەمی کانیشتان چەمچەماڵ جێبەجێ بکرێت. دووەمیان ئەگەر حکوومەت لە ئێستادا ناتوانێت ئەم پرۆژەیە جێبەجێکە دەتوانێت لە کانیشتانەوە بۆڕیەکە بگۆڕێت بۆ بانی مەقان. چەمچەماڵ و ناحیەکانی لە هێڵی دوو دوکانەوە لە سەردەمی ڕژەمی بەعزدا پرۆژەی ئاوی بۆ ڕاکێشرا و لە ئێستادا ئەو هێڵە جگەلەوەی کۆن بووە و ناو بەناو دەشکێت هاوکات بە درێژایی بۆ ڕێکەی لە چەندین لاوە زیادەڕەوی کراوەتە سەر و کونکراوە کە بەوتەی بەرپرسانی سنوورەکە ڕێژەی لە 125 و ئاوی بۆ چەمچەماڵ دەنێرێت لە ڕێگەی و زیادەڕەویانەوە بە فیڕۆ دەڕات. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.